دیارە ئەمڕۆکە کۆمەڵێک چالاکوان و کەسوکاری ئەنفال و تاقانەکانی ئەنفال و ڕێکخراوی زیندانیانی ئەنفال هەڵساین بە چاندن و دابەشکردنی 182 نەمام وەک ڕێزێک بۆ ڕۆحی قوربانیانی ئەنفال چکە ئێرە گوندی مەلە سوورە یەکێکە لەو کەمپە گەورانەی کە زۆرترین خەڵکی تێدا کۆکراوەتەوە. ئەمێ لێرەوە سوپاسی بێپایانی بەڕێبەرایەتی پاوان و دارستانی گەرمیان بکەم، هەروە سوپاس و پێزانینی بەڕێبەرایەتی دارستان و پاوانی کفری بکەم کە ئەوان نەمامەکان بۆ دابینکردین. بود و بود. دیدست میشه. حالا وایسه. حالا با هم وایسه این بود. آویشی. در کردن نره و ئەم 182 نەمامە هێما و ڕەمزە بۆ 182 ئەنفال کراو لە سەرانسەر کوردستانە. ئێمە وەکو گروپی زیندانیانی سیاسی خۆمان بە خزمەتکار و کارگوزاری ئەو خەڵکە دەزانین، بۆیە هەمیشە خۆبەخشانە لە هەموو ناوچەی گەرمیانە کار و چالاکیمانەیە و ئاماجمانە. ئەو دیاتانەی کە لە سەردەمی حکوومەتی بەعسا خاپورکران و ڕوخێنەران ئێستا ئاوەدانی و سەوزی پێوە بێ، بۆیە داواکارین لە خەڵکی دێهاتەکان خزمەتێکی باشیە و نەمامەنە بکەن کە ئێستا ئێمە دابەشەکەین بەسەریانە. بلا لا لا عندي سكر